سەرەتا سپاس بەخوای پەروەردگار و سپاسی سەرجەم ئەندامان و بران و ئەزانی سنووری ئەنجومەنی چاقۆنە دەکەین کەوا بەدەم بانگەشەکەمانەوە هاتن ئێمە حقەتەن وەکو ماڵبان بە پێویستمان زانین لە سنووری کۆی ئەنجومەنەکان بە بەشداری کۆی برایان لە سنوورەکە بە بەشدار بکەن لە کەمپینەکەمان ڕاگەاندووە بۆ ئەوەی کە بتوانین پاڵپشتێکی دارایی بین بۆ تۆڕی میدیای کۆمەڵ بە هەردوو شاشەکەیەوە شاشە ڕنجینەکەی کەناڵی بانگەواز لەگەڵ شاشەی کەناڵی ئاسمانی پێیام کە هەردوو شاشەکە شاشەی حەقبێژین سپاس بەخوای پەروەردگار کە لە ڕاستیدا لە هەردوو ئەنجومەنەکە بەدەمەوە هاتنێکی زۆر باشی برایان و ئەندامان و دۆستان و لایەنگران لە سنوورەکەدا هەیە ومێد دەکەین ئینشاءالله تەعالا لەم جۆرە هەڵمەت و لەم جۆرە کەمپینانەدا دەڤەری ڕاپەڕێن بتوانێت هەمیشە پێشەنگایەتی خۆی بسەلمێنێ و لە پێناوی ئەوەی کە هاندەری کاری چاکەبین لە سنوورەکانی ترێش ئینشاءالله تەعالا بتوانین ئەو ئامانجە تاقیقکەین و بتوانین ئێمە لەسەر پێی خۆمان بوەستین و بتوانین پاڵپشتێکی باشی ئەم دوو شاشەیە بین بۆ ئەوەی کە ئەم شاشەیە لە کوژانە بپارێزین. ئامانجە و کەمپینەی ئەوەی بەڕاستی کە کەناڵی ئاسمانی پیاوم بانگەواز دیارە دەمێکە کە تووشی کەمی دارایی بوون و تووشی ئەوی بوون کە خوانە خواستە بەرە ئۆپشن کەدا بخرێن دیارە ئێمەش وەک دەڵێ بانگێشمان کرد بۆ ئەندامانی خۆمان کە ئەندامانمان بەڕاستی بتوانین دەستبارێک لەگەڵ ئەو کاروانە ئەو پەیامەدا بگرین بەڕاستی بۆ ئەوەی کە ئەو پەیامە هەر بەردەوام بێ چونکە پەیامێکە کە تا ئێستا شاشەیەکە کە بەس حەق و ڕاستی وتراوە. داواکارن لە مسلمانانی کوردستان کە کۆمەچی کەناڵی پەیام و بانگەواز بکەن چونکە ئەو دوو کەناڵە هۆکارن بۆ گەشتبوونەوەی ئاینی ئیسلام لە کوردستان و تەواوی ئەو دەنگ و ڕەنگەی کە دەگا بە هەموو وڵاتانی دنیا. لە ڕاستیدا هەموو ئەو کەسانەی کە خۆیان بەخت دەکەن بۆ ڕەزامەندی خوای گەورە لە دنیادا کۆمەڵک مەعاناتەیە دێتە پێش بەریان لە ڕێگادا بەڵام دەبێ هەموو ئەوانە خۆیان ئامادە بکەن و سەڵی نەکەنەوە لەوەی کە هەر خێرانی دێتە پێشە پشتیوان بخوای گەورە سەرکەوتو دەبن.